22 شوباتی هەموو ساڵێک وەک ساڕۆژی یەکەم شاڵاوی ئەنفالی دۆڵی جافایەتی و دەوروبەری لا مەراسیمێکی شایستەدا ئەو یادا بەرز ڕادەگیرێت و کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوانیش قسەی خۆیان هەیە. تەمان لە ساڵی 2008 358 ڕوفات گەڕانەوە قەزای دوکان دیارە پێویستی بەوەیە هۆڵێکی شایستە لێرە دروست بکرێ چونکە ساڵانە ئەو یادە دەکەوێتە مانجی دوو ئەو ساڵە یادەکە وەرزی بارانبارینە وەکو کەسوکاری ئەنفالکراوەکان ئەگەر ئەو کەسانی کە وەکو کەسوکاری ئەنفالکراوەکان هەتاکو ئێستا سودمەند نەبوون لە زەوی و منحەی خانووی خۆکرد و هیوادارین لە داهاتوودا کێشەی نیستەجێبوون بۆ کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکان جێبەجێ بکرێت. ڕۆڵە چ بکەم چاوم لەو عالەمەیە کەسوکاری منیش بنگریدراوە. وەڵا خاڵم دوو خاڵم ئەنفال کراوە پورم بەخۆ بە سێ منداڵەوە خاڵم بەخۆ بە سێ منداڵەوە خاڵم دەستگیرانی دار بووە بڵێین مارەی کردووە و بە فریان نەگەوتەوە بیگوازێتەوە ئەگەر ئەنفال کراوە هیچی دیکە هیچ نەکراوە بۆ کەسوکاری ئەنفال. بەهۆی ئازایەتی و خۆڕاگیری و هاوکاری هاوڵاتیانی دۆڵی جافایەتی دژی زوڵم و ستەمی بەعسی لە ناوچوو بوونی سەرکردایەتی شۆڕشی نوێ لە ناوچەکەدا یەکەم شاڵاوی ئەنفال لە دۆڵی جافایەتی و دەوروبەری دەستی پێکرد. ئێستا پێویستی بە هۆڵێکە بکرێ بۆ کاتی یادەکان بۆ کاتی زەروریەت بەڵام هیچ شتێکی بۆ نەکراوە بەڕاستی هەر کەسە دێ داواکاری شخصی خۆی دەکا بۆ منە دەڵێ شەیدانەکەم کەمە خانوم بۆ نەکراوە ئەوتانە بۆ نەکراوە هیچ کەسێک لەسەر مۆنمنت و ڕوفاتی ئەمفالانە هیچ شتێک ناڵێن هیچ شتێکیشی بۆ نەکراوە مەداوامان ئەوەیە کە هینێکمان بۆ بکرێ هۆڵێکمان بۆ بکرێ ئێرە سەوز کرێ جوان کرێ بە تایبەتی دوکان شوێنێکی سیاحیە. موچەی کەسوکاری شەیدان وەک پێویست نییە لە ئاستی بژەی ژیانی ئەوانان نییە داواکەین لە حکومەتی هەرێم موچەکانیان بۆ زیادکە نەختە شتی تر هەیە زۆر کەسمان هەیە کەسوکاری ئەنفال هەتا ئێستا پارچە زەویێکی وەرنەگرتووە داوا لە حکومەت دەکەین بە زووترین کات ئەو پارچە زەویانیان بۆ دابین بکە. هیوادارم ئیتیمامێکی زیاتر پێ بدرێ بە تایبەتی ئەم مۆنیمەتە و ئیشی زیاتری بۆ بکرێ و گرنگترین شت کە لە مۆنیمەتەکەیا بکرێ هۆڵێکە بۆ ئێرە کە زۆر زەرورە لە کاتێکی ئاوا کەشوهەوایەکی ئاوایە جاروایە ئەم کۆبوونەوەی مەراسیمە جوانە ڕێک دەخرێ و زۆر زەرورەوە هیوادارم بە هاای قسەکانمانەوە بێن و گوێبیستی قسەکانمان بن و ئەم داواکاریمان بۆ جێبەجێ بکەن و وەکو کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکانیش هیوادارم ئیتیمامێکیش بە کەسوکاری شەهیدانی هاوڵاتی بدرێ. ساڵانە لە 22 لە سەر مەزاری شەهیدان و ئەنفالکراوان لە قەزای دوکان مەراسیمی ساڵیادی یەکەم شاڵاوی ئەنفالی دۆڵی جافایەتی و دەوروبەری بەرز ڕادەگیرێ و کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوانیش داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنگی زیاتر بە داواکاری کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەروەها مۆنۆمنتی شەهیدان و ئەنفالکراوانی قەزای دوکان و دەوروبەری بدات. شاڵاو ئەحمەد، گەلی کوردستان، قەزای دوکان.